مناڵانی خۆشەویست چەپرەک لێدە بۆ کۆتان بەڵێ خۆشەویستان و ئازیزان ئەمڕۆژ وەکو هەموو جارێک لەگەڵ ئێوەی خۆشەویست بووین لە بەرنامەکەتان بەرنامەی ماڵی کوردستان ماڵی کوردستان بەڵێ ماڵی کوردستان وەکو کوردستان گۆتەنی ماڵێک بۆ خۆشەویستی ماڵێک بۆ مناڵە چاوگەشەکان ماڵێک بۆ ڕێزگرتن ماڵێک بۆ هەموو ئەو شتە جوانانەی کە لە ژیاندا هەیە ئێمە وەکو کەناڵی دیمەن و بەرنامەی مناڵان کە ماڵی کوردستانە هەموو ڕۆژانی سێشەمان دەبینە میوانی ماڵەکانتان جا هیوادارین میوانێک بین ڕۆحسوود میوانێک دەم بە خەندا دە پێ بکەنێن یاڵە پێ بکەنن دەرێ خەوتان دێ ئەو کوا دەبیتن کوردستان شوێنی بە قوربان ماشەڵڵا ماشەڵڵا کە جوانی ماشەڵڵا هەم جار دەبی ماشەڵڵا لێ بکەین کوردستان ئەوە هاتینەوە بەرنامەکەی ئەستا و مناڵە چاوگەشەکان سەیرمان دەکەن لە ماڵێ ماشەڵڵا ماشەڵڵا کە جوانن الله ئەکبەر الله ئەکبەر الله ئۆتە کاوەرنە پێش لە شار و شارۆچکەکان ئەو جەبرێت چ کوردستان وعدماندا بچینە شار و شارۆچکەکانیش ئۆدیکو دەچینە شەقراوێ دەچینە ڕاندوزێ دەچینە ڕانیەی دەچینە ئاکرێ دەچینە هەموو جەیەکی دەچینە سلێمانیش دەچینە چەمچەماڵ دانیشە 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 بەیبای لێ مەکە دانیشە دەچینە هەموو جەیەکی سەردانی مناڵەکانی ئەوانی هی شار و شارۆچکانیش دەکەین گۆدەرێن دەنگت خۆشە بۆ گۆرانی هەورامانی ئارێ وڵا خۆشە کابرێ یاڵە ئامەگۆڵێوەی وەسەنی وەسەنی فاتە گوڵێ ژانامە گوڵێ چەندە جوایەوەنی چەندە جوایەوەنی ئەوڕۆ لە مەڵێ کوردستان ئەمە میوەیەوەنین ئەمە میوە کوردستان ئەوە چی ئەوە گۆرانی خۆشە فێرکردی دەرێ مای برادەر براکەم چەپرەکی بۆ لێدان بەڵێ مناڵانی خۆشەویست و گوڵە جوانەکان پەپولە جوانەکانی کەناڵی دیمەن ئەی ئەوانەی ئێستا لە ماڵی سەیرمان دەکەن بەرنامەکەمان پێکاتوە لە چیرۆک لە چاپێکەوتن لە قسەی خۆش لە گۆرانی وەنیە نوکتە خواردن زەڵاتە کچێوەکەی مەدعەمە کوردستان ئەوە بەرنامەی منداڵانێ کوردستان حەز لە چیرۆکە زای تەوری ئەو جارەمان لەسەر چیە چیرۆکەی برێم هەبوو نەبوو کەس لە خوای گەورەتر نەبوو دەبرێن ئێ کچەکی جوان هەبوو ناوی کوردستان بوو ناوی چ بوو کوردستان کچێکی جوانی وەچی ئێوە گەلە گەلە جوان بوو بەڵام داک و بابی زۆر دەورەمەند بوون پارەیان زۆر بوو خانێکی خۆش کوردستان لەگە بابی چۆ بازاری بچی جلکی جێژنەی بکڕی جلکی چ بکڕی کوردستان چوو لەگە بابی جلکی جێژنەی کڕی هاتەوە قوتابخانەی یعنی ڕۆژی دوایە چۆ بۆ قوتابخانە بە برادەرەکانی گوت ئایا ئێوە جلی جێژنەتان کڕیوە یەک دوو گوتیان ناوەڵە نەما کڕیە گوتی لۆ لەبەرچی گوتی لەبەرەوەی ئەمە هەژارین فەقیرین کوردستان زۆر خەمی خوارد چونکە کوردستان لە خەمی ئێوەدایە وایە کوردستان کوردستانی جوان هاتەوە ماڵی بە خەمباری دانیشت چۆ ژوورەکەی خۆی جانتاکەی دانا و یەکسەر دانیشت
داچ پێگوت کوردستان وەرە نانی بخۆ کوردستان هات نانی خوارد لەسەر ناخواردنی وەکو ڕۆژەکانی کە نەبوو دڵی خۆش بی وەکو ڕۆژەکانی کە نەبوو کەیف ساز بی بابی پێگوت کوردستان دەرێ ئەوڕۆ کە بەشەر هاتی لە قوتابخانە گوتی ناوەڵا بابا بەشەر نهاتیمە گوتی لەوانەیە لە تاقیکردنەوە نمرەی باشت بەدەست نەینابێ گوتی نابوو خۆی بابا وانە تاقیکردنەوەکانیش نمرەی باش بەدەستی نایە گوتی باشە دیلۆ خەمباری گوتی بابا ئەوەی ڕاستی بی یەک دوو هاوڕێم هەیە فەقیرن جلی جێژنەیان نییە ئافرین کوردستان چی گۆت چی گۆت ئافرین بۆی ئەو جەبرێت چێ کوردستان کوردستان بابیشی گوتی خەمن نەبی کچی خۆم خەمی مەخۆ ئینشاڵڵا خوای گەورە جلی ئەوانش جلی جوان لەبەر دەکەن بۆ بەیانەکەی بابی کوردستانی چوە قوتابخانەکەیان چوە چێندار قوتابخانە لە قوتابخانەکەی با مدیرەکە بەڕێوبەرەکە گوتی فەرموو چی دەوێ گوتی ئەمن بابی یەک لە قوتابیەکانم گوتی بابی یەک لە قوتابیەکانم هاتیمە ئیشەکمێ گوتی فەرموو ئیشەکە چییە گوتی ئەمن دەموێ ناوی من نەینی کوردستان جێ بدێ جێدەیە گوتی ناوی من مەینە ئەمن بابی کوردستانیمە چەند مناڵ لەم قوتابخانەی هەژارن ئەتوو ناوەکانی لۆ من برێ ئەمن زلو بەرجێ لۆ هەمیان دەکەم چونکە بابی کوردستانی زۆر دەوڵەمەند بوو بۆیە مناڵەکانیش چوو جلکەکانی کڕی بەس گوتی نابی ناوم بینی جلکەکانی لە بازاری چوو کڕی بە تەمەنی هەموو قیاسەکانی گرت و ئەوەنی منداڵەکان و ناوەکاندا چوو جلکانی کڕی و هینایەوە چەند ڕۆژێک پێچوو کوردستان زۆر دڵخۆش بوو کوردستان دڵخۆش بوو بابی گوتی کوردستان وا دڵخۆشی گوتی بابا گوتی دەری ئەوڕۆکە دەرەجەی باشتینایە نمرەی باشتینایە گوتی ناوەڵا گوتی ئەدی ئەوڕۆکە ئاهەکتان هەبوو گوتی ناوەڵا گوتی کوردستان ئەدی لۆ دڵت خۆشە گوتی بابا ئەمڕۆ بابی یەکێک لە قوتابیەکان جلی جێژنانەی کڕیە لۆ هەموو ئەو مناڵانەی هاوڕێم کە هەژارن لۆ ئەمش دوعای دەکەم درم یا ڕەبی خوایە بابی ئەو قوتابیەی هەمیشە لەش ساغ بیتن داکو بابیشی بە پێکەینەوە گوتیان ئامین گوتیان چ ئامین جا ئەوە بوو کە جلی جێژنەیان کڕیە ئەو ڕۆکە باس لە جێژنە دەکەین و جلوبەری جێژنەی دەکەین وایە گیانی نونی کوردستان گیان قسەکەی تۆ واکە بۆ نمونە نابێ ئێمە زۆر لەداو بابای بکەین زۆریان لێ بکوتی لەم ژلمە نابێ وا بکەین نابیتن جا بۆیە مناڵان نابی ئێمە زۆر زەخت لەدایە و بابای بکەین دەیدایە بابا جلکمان دەوێت ئەگەر جلکی نوێمان هەیە ئەوان لەبەر دەکەین وایە ئەنگو کوردستان تا خۆش دەوێ کوردستانی شەشی چاچی کرد بابی کوردستانی کارەکی باشی کرد کوردستان بابی کوردستانی کو بوو زۆر کارێکی باشی ئەنجامدا ئەتوو بەو کەسانە دەڵێ کەوا دەوڵەمەند و خوا پێداون یارمەتی ئەو کەسانە بدەن کە هەژار و فەقیرن بەڵێ ئەوێ من ئەوە باپیرم هەموو ڕاپێنی ئەوەیە کە تۆ بۆ نمونە شتێکت هەبوو بیخۆی بەشی دراوشەکەشت بدە ئافرین ئەگەر ئێمە بۆ نمونە دایکمان یان باوکمان وەکو کوردستان گۆتەنی لەفەیەکی پێچاوێکی گۆشتی مریشتی دروست کرد بلۆمە دەستمینە خوارێ گوڵەکەم دەستمینە خوارێ دەستمینە خوارە حیاتم ئافرین ئافرین ئەگەر هاتوو ئێمە خواردنێکمانە بوو لەفەیەک دایە لە فەچی مریشتی دروست کرد بوو وایە یان باینجان و فینگەر باینجان و فینگەر دەبی ئێمە بدەینە هاوڕێکەمان ئەگە هاوڕێکەمان برسی بوو وایە لە قوتابخانە وەنیە کوردستان کوردستان حەزت لە خواردنێت مەشغوڵ بووم مەئیدەم
ئەوستەکەی مەعیدەم وایەکە ئەوە یعنی برسیتە برشیمە ئەوجە دەچین دوای دەچین نان دەخۆین باشە ئەڵە شێ خۆین چ دەخۆین حەزم لە چییە دۆڵمە تەپاتە پەتاتە تەپاتە پەتاتە تەپاتە برێ پەتاتە تەپاتە ئەو دێت تەپاتە برێ پەتاتە تەپاتە برێ پەتاتە تەپاتە برێ تەپاتە دەبێتن برێ پەتاتە پەتاتە تەپاتە پەتاتە تەپاتە کاکە برێ پەتاتە برێ کوردستان تاو ئێستا پەتاتەیە پەتپاتە پەتاتەیە پەتاتە پەتاتەیە کوردستان بەڵێ ئێستا دەستپەلای گوڵە جوانانە بزانم چمان بۆ دەڕێن باشە 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 بزانم حەزیان لە تەپاتەیە مەقسەدم پەتاتێ کاتەوەی وەرە پێدان بە گوڵە جوان بزانم ناوت چ بوو ڕێدین جوانی باش چ گۆرانێکمانەوە دەرەین سەربێستی شخص بوو یاڵا کابری هەستە بری کەروێستە چی خش بووم بۆ چاو سەرهێن کەروێست دەرێ کەروێشکە چی خەرپەم بوو کەروێستکە چی خش بووم بۆ چاو سەرهێن بوو کەروێستە چی خش بووم چاو سەرهێن بوو باز ناو چێت و ڕێدین ڕێدین خۆی باش ڕێدین جلی جێژنەت کردی ها ئا ئافرین باشە کوردستان خۆشەوێ ئا زۆر یاکەم زۆر زۆر ئافرین ناو چییە کاریا جوانی باشە کاستۆ بزانم مەستەوەستەوە منێک خولەک بزانم مەستەوە ئەتۆ جلی جێژنەت کردی ها ئا کوردستان بەڵێ وازیان نەبینە باقی دانشم قسەی دەکەین ئەوان واژ لە من نێ ئەوەی واز دەتوناین واز دە کوردستانی بینێ یاڵا گۆرانێکی بین بەخێر هاتی ئەی شەمە لەی دوای دۆدێ یەکشەمە ئەی مەرەک دووشەمە ئەوە سێشەمە چوارشەمە تۆ بارەکە پێشەمە دەدارەکە هەینی دەچینە سێرە بۆ سیلدانانی خزمەت کوردستان ئافرین ئەوە دەرێت جمعان و هەنی دەچینە سەیران لۆلای خزم و دۆستان ئەیکە خۆشنجە دۆڵما خۆی چ دەخۆی دۆمڵە دۆڵما خۆشە دۆڵما دەدانیشە دانیشە ئەو دەرێ هەی دۆڵمە زۆر خۆش و زۆر بەتامە هەی دۆڵمە زۆر خۆش و زۆر بەتامە ئەوەی دۆڵمەی بخواتن خەمینی و بێخەمە ئەوەی دۆڵمەی بخواتن خەمینی و بێخەمە ناو چ بوو لۆنا لۆنە خاچێنی باشم لۆنە ئەتو حەزت لە پەتاتەیە یان تەپاتە حەزت لە پەتاتەیە تەپاتە حەزم لێە لە چیان لە پەتاتەیە تەپاتە پەتاتە پەتاتە کوردستان بەڵێ ئەوان حەزت لە پەتاتەیە یانی تەپاتەکەش نایخوا نانە تەپاتەی ناخۆ بەس پەتاتەی دەخۆ بەداخۆ باشە لۆنا ژلت کڕیوە بۆ ژۆژێن درێت جلکت کرێ لەو جێژنی حەزت لێ بکڕی ئافرین خۆشەوە نیە چەکی جێژنەی ئەوزە دەچین لقمی دەخۆین چکولێتی دەخۆین دەبی زۆر چکولێتی بخۆین ئافرین ناو چیە تو تینە تینە جەرەوەی بگرە تینە گۆرانێکمان لۆ بری وەی 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 دانم وەی وەی. وەی 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 دانم وەی دانم دێشێ زۆر خرا نازانم بۆ وەی لێ هات شیری نزبسم خواردوە دەمێن پڕ میکرۆب بووە وەی دانم ئەوە کوردستانە تو خۆت دانت ئەستۆ نەبوو هات چەند جوان بووی ئینە شۆریمە چت کردیا شۆریمە سۆری تا باشە بداو گوڵە جوانەی هەستەوە گوڵەکەم ناو چییە ئایا چۆن تەماشا لەکایە دەنگێکی خۆشم هەیە بۆ باتیتی و شۆرانی ئەو نەی ئایا بوو ئەوە ناوی ئایدێ ئایا ئەتو حەزت لێیە لەگەدایە و بابێ بچێ بازارە جوچی گران بکڕی نا ئەدی جوچی هەرزان دەکڕی حەزت بەڵێ. لێیە وەنیە دەگۆرانەکەم لەو بێ
سەرەنگەکان سوسپی بەمەشین لە باوشیە زۆر کەچین ئەو ڕەنگانە شیرین ئەو پێمەسەدە شیران چریا بەرێوە بەرە شیما مستەوێ بەرە بەمەی ساو دەمانە سفی هەری کارمانە باوشیە زۆر کەچین ئەو ڕەنگانە شیرینن و پێمەسەدە شیرن. هەی ئافرم چەپەچ بۆ لێدەن هەر بژی بزانی ناو گوڵە جوانە کوردستان ئەتوانستەوە؟ ئیتر ئەمانە کە پرشارت لیان کرد ئەبێ پێیان بڵێ بژانە ژۆرەکەن لە دایک و باوکیان بۆ ژر کڕین چ بکەم؟ با ژۆر نەکەن لە دایک و باوکیان دەرێ زۆر نەکە لە دایک و باوکتان باشە؟ لاوین حەزت لە پەتاتەیان لە تەپاتەیە؟ پەتاتە لە چەپرە چیلۆ لێدەن؟ باشە گوڵە جوانەکەم حەزت لێیە لەگە دایک و بابەت کوێ بازاڕی شتی گران بکڕی یان شتی هەرزان؟ هەرزان وەنیە؟ باشە پێت خۆشە ئەو جلەی لۆ دەکڕن دایە لۆ هەڵبژێری یان بە خۆت بێدایە ئەمن ئەو ئازیەم دەوێ یان ئەمن ئەو بووکەم بووچی چی؟ ئەمن ئەو پانتۆڕ و ئەو قەمیسەم دەوێت چیان حەز لێیە بە خۆت یان داکرد لۆ هەڵبژێری؟ داکرد دەکەوە چەپرەچی دەدەن و داچێ گۆرانی دەزانی؟ گۆرانی یاڵە گۆرانیشی بێ سای ڕەنگەکان سوور سپی بەمەیشین لە باوشیان زۆر گەشی ئەم ڕەنگانە شیرینن بۆ ئێمە تەژینن سووریان بەڕێوە بەرە شین مامۆستا و ڕێبەرە پەمەی چاو دەرمانە سپی هەری کارمانە لە بەختە ئەم چوار ڕەنگە سەبکە گوڵی قەشەنگە. ئافرین ئەتو چا ناوی چار ڕەنگمان لۆ برێ سۆر سپی کەسێک زەرد ئەوە چییە؟ ئاڵای کوردستان ئاڵای ئافرین بدە گوڵە جوانەی بدە گوڵە جوانەی هەستە گوڵەکەمت دانیشە ناوە چییە؟ ها؟ کانیا کانیا چوانی؟ باش کانیا پێت خۆش لەگە دایە بچێ بازاری جلوبەرجی جێژنەی بکڕی؟ بەڵێ باشە ئەی جلوبەرجی نوێ تێ لە ماڵێ؟ بەڵێ ئافرین دەکڕی یان ناکڕی؟ ناکڕ جانی نونوی دەرێت چی کوردیتانەیەوە چی کوردستانی؟ بەڵێ هایتی بزانە ماشاءالله چەند جوانە کوردستان؟ کوردستان چەندە جوانی کوردستان چەندە جوانی دە باشە گۆرانێکم بڕێ گوڵەکەم یەختان ئاخودایە دوو بابە ودایە سێ خوشک و بیراکانم چوار هاوڕێیەکانم پێنج و کەکانی ئیسلام شەش هاتی لە خەفەستان هەپووناتی بەیانە هەش بارەفتەخانمە نۆ دەستپێکی دوانەکەم دەخاڵمە چاوەکە ئەوانەی کەم پێغەمبەرمە دژی باشتی بێمە. ئافرین چەپرەچی بۆ لێدەن هەر بژی بدە گوڵە جوانەی ناوە چییە؟ ئەحمەد هەستەوە جلی جێژنەی دەکەین حەزم لێیە جلی و بەرجی هەرزان بکڕی یان گران؟ هەرزان خۆشەوە نییە؟ زۆر لە دایە بابەی دەکەی ئەو جورکەم دەوێ ئەو جورکەم دەوێ ئەو جورکەم دەوێ کوردستان؟ ئەتو هیچ سەربەداکت گوتیا دایا من ئەو جورکە کوردیم دەوێ؟ نەخێر یەک ژار کردم ئیتر باوکم هەموژاری کردم وتی نادە بە ژۆر بڵێ ئەوە مەوێ ئەوە مەوێ ئیتر هیچ قسە ناکەم خۆیان بۆ مەکڕێ ژلەکەم شاکی ئەدی کچی ئەم نەتون گەلە خۆش دەوێت و حیاتی منی ماشەڵڵە ماشەڵڵە چەند جوانە؟ جوانی؟ زۆر جوانە؟ دە گۆرانی چی بری؟ گۆرانی دەزانی؟
يلا قولي شو ساغنگەکە سووسی بمەیسین یە باسییان زۆسین ئەو غەنگانە سیدینن بۆ ئێمە سەتیزینن سینە بەوێوە بەڵا سیما موسا لێ بەلا بەمەیسا و دەمانە سپی هاوی کامانە یە باسکا ساغنگە سەتا گولی قەسەنگە هاي آفرين شبكة قولي قشنقة شبكة شي بوليدن آفرين ناوتي ئەحمەد شلون يا أحمد باشی أحمد حسنية لجرني جنوبة جي كردي بكرين بانتوري بكرين نا بانتور آه. يعني جنوبة جي كردي کوردی أجاك باب دسيا ميوان داري ها عەرەبە بابەت باب العرب ها كردستان بەڵێ بعربك سيقبك أعزائي المشاهدين الكرام اليوم أني أهجو هذا الولد الحبيب الشديد اسمه أحمد أحمد شلونك؟ الحمد لله أحمد زينين إذا مثلا أنت خلصت دراسة تحب أي شيء يعني خلصت دراسة تحب أي شيء أحمدية أحمدية منو أحمدية يلا ناوسيا أعطينا شودي شوني باشم باشي باشا أتو حسني على قدا وبابي بسي جيجني زلي جرني بكري بەڵێ خوش ها حسني رنجي كوبيتين بەمبا بامبا بامبا أي بامبا بامبا جوجوانا زوج وانا كردستان قولين دزاني بەڵێ لا قولين شبيه سارەکەکە سووسپی بەمەیشین لە باوەشیان زۆر گەشین ئەم ڕەنگانە شیرینن بۆ ئێمە چێتریژینن سووریان بەڕێوە بەرە چین مامۆستا و ڕێبەرە پەمەی چاو دەرمانە سپی هاری کەلمانە لە باقسە ئەڵچە ڕەنگە چەپقا گولی قەشەنگە آفرين سبرشي بوليدن شاوزنا ناوسيا مصطفى مصطفى شواني أشوف مصطفى بيت خوشة لقى كردستاني بس يبقى زار جرني بكي كردستان دري بيم خوش لقى كردستاني بس مش جرني بكم توا بيك وعروي بيك هذا سن آه. أي آفرين نبدأ كرة شواني ناوسيا محمد شواني محمد هاشم باشي قرآن دساني محمد لا قرآن كبري لبيدي شو محمد ألو لبيدي شو مشكلة بيني بين محمد محمد هنا صوري كجدي بيجا تو ستران دي بيجي تزوني ستران كجدي بيجا أم بيجم يلا يلا تو ستران بيجا أتو بيا بيش كشكار زانا كردستان قلبي أو بويتا بيش كشكار دري قراني بيجا سترونك بيجا سترانك بيجا الزاروكم زاروكم زاروكي دلالم الزاروكم زاروكم ما شاء الله قال اجمل قرب يا قلبي يلا يلا يا قلبي يا قلبي يا قلبي يا قلبي يا قلبي قلبي هاتوا بدم آفرين سبش بولدن ناوسيا إبراهيم إبراهيم شواني باشم هرب جيبو تول هاتوا ناوسيا لا لا وين قول انت ثاني يلا قول ايش بدين A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y and Z. Now I know my ABCs. هو إنجليزي كيف ولا هم ولا برا هاي آفرين كلاب 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 ناوسيا لين لين شواني باسم لين جلي بيت خوش لك دايو بابي بس يبا صار جلي جرني بكري جلي جرام بها بكريان هرزان 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 هستو بابت بينين دا رجلك من بكرة يلا دا قولان شبيه نازاني باشا برشاية چه پشاری دکی؟ قورة بي حاجة كان بي بشي گەورە بی حەز دەکەی ببی بەشی
خەریکەوە شتیم لێ دێ بۆ من قساکەی ببی بەشی هەز دەکەی ببی بەچی مامۆستا یان ئەندازیار ئەندازیارە بچکۆڵەکە لە تەختەدار کۆشک و تەلال دەبڕوانە ئەم یارانە وایە یاریانە بزان بدا و کسە جوانەی ناوە چییە؟ ئێلا کوێی؟ هەستەوە ئێلاشانی ئێلا وەچی کوردستانی جوانی؟ لە من جوانترە دەزانم بە تو جوانترە ئەوە چێتورە بووی؟ چێتورە مەبێ چێتورە مەبێ ئەمنە تو خۆش دەوێ میش وەرە ماچەکەم دێ وەرە ماچەکەم دێ جەرجی بامە ئێلا گۆران دەزانی؟ دێڵە گۆرانش بێ زوسپی پەمەیشی لە باویزان زۆر کەشێت ئەمکانە شیرینم بۆ ئێمە دیژینم زورە بەڕێوە بەڕە شیر مامۆستا ڕێوەڕە بەمەی چاو دەیمانە سپی هالی کەرمانە لە بە ئاو چاوەنگە دەبکە گوڕە خەشەنگە چەپەکە دەم بۆ خۆتان هەر بژێت کوردستان وا هەیە دێدی بەرەو کۆتایی دەچین ئەو خریسان خەم خوارد کورە ناخۆشە نا ئەو جەبرێت چی کوردستان خەبەرە چی خۆش لە خۆمان هاوینێ دەڕۆین بۆشوێ دەچینە دێ بە دێ نەخۆشە دەچینە شار و شارۆچکەکان لەوێندە لەگە منداڵان خواردنیشە خۆی ئەریکو کۆلارەمەی بێنە ئەدی کۆلارەش لەگە خۆمان دەبین ئەوجە کوردستان دەچینە وێن دەچینە گوندەکان یاری کوردەواری دەکەین ئەدیکو بەڵێ مناڵانی خۆشەویست و گوڵە جوانەکانی بەرنامەی ماڵی کوردستان لە کەناڵی دیمەن وا هێدی وەچی وتمان بەرەو کۆتایی دەچین و زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویست کە تاکو ئێستا لەگەڵ ئێمە بینەر بوون و سەیری بەرنامەکەی ئێمەتان دەکرد لە بیریشتان نەچی هەموو ڕۆژانی سێشەمان دەبینە میوانی ماڵەکانتان جا هیوادارین من و کوردستان میوانێک بین ڕۆحسوک میوانێک خەندە و خۆشی بخەینە سەر لێوەکانتان و چەپرەچی دەدەم بۆ خۆتان کوردستان ئەمن دەرێم وەرە تو برێ بڕۆ وەرە برێ بڕۆ وەرە بڕۆ کەمان گۆ تعال امشي بیا برو تا خوش تا خوش ئەو گۆرانیە چی خۆمە ئەو جان بە زمانی سریانی بە زمانی عەرەبی بە ئینگلیزی بە کوردی بە هەموو ئەوکان باشە؟ تاپەچێدەم بۆ خۆتان؟ بەڵێ بینەرانی خۆشەویست و مناڵانی چاوگەشتی جوان زۆر سپاس بۆ باخچەی زێڕین چەپرەک دەدەم بۆ خۆتان و هەروەها زۆر سپاسی برایانمان دەکەین لە پشتی کامیرا و دەرهێنەری خۆشەویست و هەروەها مۆنتێر هیوای تەمەندرێژیتان بۆ دەخوازین هیوادارین هەمیشە بینەری کەناڵی دیمەن بن بە تایبەتی بەرنامەی ماڵی کوردستان لەبیرتان نەچی ئێمە هەموو جارێ دەبینە میوانی ماڵەکانتان تاکو بەرنامەیەکی تر کوردستان با بڕۆین وڵات